من ناوم عثمان رسول محمد خرشي جندي سرقلوم لشستويكوا أم بيشي دكم أم إشاكم من أم إشي لبام وبم ماوتوا باوتشي شمهر أم إشي كردوا براو كسو كاركانا كسم هر أم إشيان كردوا إستا بزوري خرشي لادي أقل لادي ما بي بيوستي زور بام إشي ما هيا تورا ذكرية تورا كرية دا ذكرية أماناك من لكاتي خويا أمانا مهم دروس كردوا ئەم شتانەی کە تۆ ئەیبینی لە کاتی خۆیان هەموم دروست کردووە هەتا ساڵی 2010 کە خەڵک دێش بۆ لای من مەبەستی چاکەیە ئەنجیناوە نەبێ مەبەستی ئەوە بێ بۆ جوانی من بێتە ئێرە بەس مەبەستی شتێک چاکەیە بە زۆری ئەو دارانەی کە دێ دارەکان لە خاری لە دەرەوە دێ لە ئێرانەوە دێ لە تورکیاوە دێ لە سینەوە دێ لە رووسیاشەوە دێ ئەو دارانەی کە ئێستا لای منە ئێستا داری تورکیم لایە ئێرانیم لایە رووسیشم لایە لێرە احتمامی زۆر پێ نادەن مەسەلا 20 دارە 30 دارە دروست دەکەن بە کۆمەڵی بەستن ناوەکەی هەموو خراپە دیوی دەرێ سێ چوار داری چاچی تایە و ئاوا بەڵام ئەوەی لە دەرەوە دێوانیە چاکە ئەو تەور و داسوشتە لێرە لەوانە دروست دەکرێت من لە کاتی خۆیان دروستم کردووە بەس حکومەت لێرەکە ئەمانەی دەرکرد منی ژێشێک بووم لەوانە بەس من نەڕۆیشتم حکومەت مەجالی دام کە خۆم ئەم شتانەی هەمە تێدا بفرۆشم من وازم لێ هێنا ئەوانەی کە دێن بۆ بە زۆری ئەوانن کە باخیان هەیە یا لە لادێ دانیشتون یا مەڕووماڵاتیان هەیە مەسەلا بۆ نمونە مەڕووماڵاتی هەیە دێ تەورا دەکڕێت تەورە کڕێت دا دەکڕێ ئەو شتانەی پێویستە زەرورە بۆ ماڵ ئەوە ئاکڕێ چەکوز دەکڕێ مەسەلا بڵێن پلایز دەکڕێ ئێتر ئەم شتانەی کە لای من هەیە خاکەناس قازمە ئەوانە ئێستا من تەوراسم لایە ئەگەر بێ تەوراسەکە پیشانت دەم تەوراسم لایە بە 20,000 بەس ئێرانەکە دێ ئەیدەن بە 7,000 بەڵام دار نابڕێ خەڵک ئێستا وای لێهاتووە بە دوا شتی چاکە ئاگەڕێ بۆ خۆشم یەکێکم لەوانە کە حەزم لە شتی چاکە ئەم پیشەیە وردە وردە لە ناوە چێت چووکە ئەو گەنجەی ئەو کوڕی ئەو کەسەی کە لە دوا ئێمە دێ ئەمە ناکە ئەم ئیشە ناکە هەر بێزیشی نایە بێ لێرە لە ناو ئەم تەپ و تۆزە دانیشێ لەوانەیە من ڕۆژی وایە مەسەلا کە عیشەکەم دارە تاشم شتەکەم هەموو ژیانم تەپ و تۆز و خۆڵاویە ئەو لێرە ئەوە ناکە بڕوا مەکە ئەم ئیشە تاسەر بمێنێ کەس نییە کە دروستیکە ئەم وڵاتەی ئێمە بەوە دواکەوتووە کە سەنعاتکاری کەمە ئێستا بچۆ لە سین هەموو خەڵکی سین سەنعاتکارە وڵاتەکەیان بۆیە پێشکەوتووە ئێمەش هەر چاومان لە دەرەوەیە چاومان لە مەعاش کوڕی ئەوسا لەگەڵ باوکیە ئەو ئیشەیە کرد چاوی لە دەستی باوکیە باوکی چ ئیشەکی بکردایە ئەویش حەزی لێ بوو ئەوە بکە من زۆر خولیای ئەوە بووم کە لە مەکتەب دەرچووم زۆر خولیای بووم کە ئەم ئیشە فێر ببم زۆر یعنی دایمە وەک شتێک لە مێشکما ئاهات و ئەچوو یعنی بەڕاستی ئێستا ئەو شتانەی کە لە مناڵی کردومە ئەگەر ئێستا ببوویەوە بمهێناوە پێش چاو زۆر عەجیب بوو یعنی دایمە حەوڵمەدا کە ئەو شتە بزانم من تەقریبەن 30 بۆ 40 سەنعات دەتوانم بکەم بزانم هەمووشی ئەزانم زۆر لە بواری سەنعاتە زیرەک بووم و خەڵکیش هەموو ئەزانن جا من زوربەی زۆری ئەو ئیشانەی کە کردومە لە لادەکەی خۆمان کردومە هەموو ئیشێکم بۆ کردوون حتا تەنچی ئاوم بۆ دروست کردوون سەلەی نانم بۆ دروست کردوون کە نانی تێکەن بۆەوەی داباوشت نانەکە پیس نەکە ئەوسا کە لە لادێ بووم منجەری ئاوم بۆ دروست کردوون ئاوی تیا بکڕێن ئەوسا بۆیلەر و حەمام نەبوو تێگەیشتی ئەو شتانە زۆپای دارم بۆ دروست دەکردن تەورم بۆ دروست دەکردن عیب نەبێ وڵاخم بۆ ناڵەکردن نازانم ئێوە ئەوەتان بینیوە یان نا وڵاخم بۆ ناڵەکردن ئیتر ئەنوا و ئەشکار ئیشمە کرد دایم ئێستا بیر لەو ڕۆژانەیەکەم کە ئیشم کردووە لە کاتی مەسەلا
15 ساڵیمەوە هەتا 50 ساڵی هەر بیری لەکەمەوە تەماشاکەم ئەڵێم من چیم کردو چەند ئەو ئیشانات حەچی پێیان کوتبم یەکسەر مێشکم وا بۆ وەری گرتۆ و دروستم کردووە کابرا مشتری هاتۆ توێتی ئەوم بۆ بکە بیرم لێ کردوێتەوە یەکسەر بۆم دروست کردووە یعنی لە بواری سنعاتەوە زۆر زیرەک بوو. ئەم خەڵکەی ئێمە ئەگەر بیری لە ئەوە بکردایەوە مەسەلا بڵین بۆ نمونە کابرا سنعاتکارە واتی لە سنعاتەکەی خۆی نەهێنا یا کوڕەکەی یا کەسەکانی تری واتی لێ نەهێنایە تێگەیشتی ئێستا من ڕۆژانە ئەگەر هین بێ من 10 تەوراسی وام دروست دەکرد ئێستا 1 تەوراس دروست ناکەم ئەم 10 تەوراسە سەیری من کە ئەم 10 تەوراسە تەوراسی ئەمدا بە 10,000 15,000 تقریبا 5-6 لە دەرەچوو بۆ مەصرفەکەی باقیەکەی ئەمایەوە ئەوە هەم ئیسیفادەی بۆ خۆم هەبوو هەم بۆ وڵاتەکەم بەڵام ئێستا ئەمە کە لە دەرەوە دیە ئیسیفادەی بەس بۆ دەرەوە هەیە ئێستا ئەمە سیرکە ئەمە یعنی بێ ئەمیت ئەمە بێ ئەمیتترین شتە ئاخر ئەمە دارێکە ئەسی لەو شێوە ئەی بڕی ئەی چەمێنی یعنی دارێکی دووپەلی بۆ دانەی دوای ئەمە گەرمەکەی ئەی چەمێنی و پەتێکی تیەکەی تاهین دەبێ سیرکە ئەمە کە بێ ئەمێتترین شتە لە وڵاتەکەی ئێمە ناکرێت ئەمە ئێرانە ئەمە خەڵکی وان کاسبن خەڵکی وان زیرەکن ئەزانن معنای ژیان چیە ئەزانن چۆن هەڵستن چۆن دائانیشن تێگەشتی هەموو شتەکان بۆ زیرەکی لە ئێمە زیرەکترن ئێمە بێزمان نایە بچین ئەم دارە یعنی بچین بیبڕین و بیێنین ئەمە بکەینێڵێ ئەوە چییە تێگەشتی بەس چاوەڕێیەکەین کەی داخوا مەعاشەکە هات نەهات هات نەهات ئەوە ئەم وڵاتی ئێمە بە ئەوە دواکەوتووە هەر پێشەشی بەغەڵەت هاتووە تێگەشتی لێی گەڕایە با کابران مەڕەکەی بەخێو کردایە با مانگاکەی بەخێو کردایە با تەماتەی بکردایە با ئەهان لێرە نووسراوە ئەگەر ببینی نووسراوە ئەس زەراعە نەفتت دایم ڕاستە هەموو کەس نازانە معناکەی چییە هەموو ئینسانێک بیر لەوە ناکاتەوە بەڵام ئەگەر ئێمە خۆمان لەناو خۆمانە ئەو ئیشانەی خۆمان بیکەین یا خۆمان دروستیکەین یا خۆمان بەرهەمی بێنین ئەها سیرکە ئەگەڕێتەوە بەچی هەم خۆمان ئیسیفادەی لەکەین هەم وڵاتەکەشمان ئیسیفادەی لەکە سیرکە ئێستا بچووکترین شت ئێمە کە بۆمان بێش قارتە لە دەرەوە دێ هیچمان معمەلێکمان خۆی ئەگەڕێتەوە سەر زیرەکی دەوڵەت ئێستا ئێران ئەگەر بیەوێ معمەلێکی تەلەڤیزیۆن ئیسترادی تەلەڤیزیۆنەکەی بکە یەکسەر ئیسترادی چیەکە معمەلەکەیەکە هێنێ لە وڵاتەکەی دانێ ئەم معمەلی تەلەڤیزیۆنە کە ئێران دانێ لە وڵاتەکەی خۆی بە سەدان خەرچی وڵاتەکەی ئیشی تیاکە بەڵام ئەگەر هەر تەلەڤیزیۆنەکە بێنێ بەس پارەکەی ئەڕاتە دەرەوە و تەلەڤیزیۆنەکە دێنێ بەس ئەگەر معمەلەکەی خۆی بێ بە سەدان بە هەزاران خەڵک ئیسیفادەی لەکە لەو معمەلە ئێستا ئێمە ئەگەر 100 معمەلمان هەبووایە خەرچی ئێمە بووە بێ کاسبێت دانیشت دانانیشت هەر خۆی هەر کەس لە شوێنەکە دائەمزرا معناوی ئیشی هەبوو بەس ئەوە زۆری ئەوێ ئەمڕۆ ئەگەر ئەمە لەو بارەوە من قسەم زۆر پێەیە ئەگەر ئێمە بیر لەوە بکەینەوە جارێ ئەگەر بیر لەوە بکەینەوە ئێشتا زۆری ئەوێ خەڵکەکەی ئێمە لەوە تێبگا تێگەشتی معنای ئەوە زانێت تێبگا تێناگا بەس سیرکە ئێستا ئەوە پێش ئێستاش باسم کرد ئێستا ئەگەر نازام جەنابتان چوون بۆ سینیاننا ئێستا ژن و پیاویان خەریکی کاسبێ عیبە نا عیب نییە ئەوانە کاسبن ئەوانە ئەزانن معنای ژیان ئەزانن چۆنە ژیان چۆنە تێگەشتی ئەگەر لە وڵاتەکەی خۆیان مەسەلا شتێک برژێ ئەو بەی خۆی ئەزانێ ناڵێ فەردە برنجەکە کە ڕژا لە دوکانە دوکاندارەکە زەرەدی کردووە نا خۆت زەرەدی کردووە من زەرەدەم کردو ئەو زەرەدی کردووە